وەرزی گەرما هاتووە و خەڵکێکی زۆر ڕووەکاتە مەلەوانگەکان بۆ ئەوەی خۆیان فێنکەنەوە و هەروەها وەرزشی مەلەوانیش فێر بن و ژمارەیەکی زۆریش فێرگا لە هەرێمی کوردستانە ئەکرێتەوە و ڕاهێنەران هەوڵەدەن بە باشترین شێوە منداڵەکان فێری مەلەوانیکەن. ئەو ڕاهێنەرانەی کە لە ئاستێکی باڵایان و بە شێوازی پێشکەوتوو منداڵان و فێرخوازان فێری مەلەوانیەکەن خواستێکی زۆران لەسەر لەلایەن کەسوکاریانەوە تا منداڵان برن بۆ لای ئەو ڕاهێنەرە تا فێریانکەن. ڕاهێنەرێک لە شاری سلێمانیە هەیە لەگەڵ بوارەکەی خۆی کە فێرکردنی فێرخوازانە و دروستکردنی پاڵەوانە بۆ خۆشی نمایشی سەرنجڕاکێش تۆمار دەکات و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوەکاتەوە بۆتە جێی سەرنجی ئارەزوومەندان و بینەران و سەردانیکەرانی تۆڕە کۆمەڵایەتەکە. ئەویش مامۆستا بەرهەم سەلامە کە لێرە میوانە. مامۆستا بەرهەم بەخێر بێی، سپاس بەمەدەبوونت. پێش ئەوی بچینە سەر مەلەوانی، ئەم ماوەی پێشتر نمایشی سەرنجڕاکێش پیشان ئەدا و بڵاوتە کردەوە. ئەمە ئەتەوێت چ پەیامێک بگەیەنی لەمایە؟ زۆر سپاس بۆیەوە. طبعاً کوردیش هیچ کەمی یعنی کەم نییە وەکو ئەوروپا ئەتوانێت ئەو شتانەی کە ئەوانەی کەن ئێمە ژایزانی باشمانەیە ئەتوانێت لە بوارەکەی خۆیان ئەنجامی بن. من جیاواز لە مەلەوانەکانی کە مەلاکەم ئەوی منیش مانەوە لە ئاوایانی زیاتر ژێر ئاویکردن و بابەتی غەواسیە یاخود هەناسەگرتنە زیاتر لەو بوارەیە حەزەکەم دەرکەوم. باشە کە هاتیە فێربوونی مەلەوانی بە منداڵی نەمانێوەرە لە ناو ئاوا بمێنینەوە. هەمیشە ڕاهێنەرەکان پێیانەوتین ئەگەرەتەوێ فێربی ئەبێ فێری ئەوەش بی نەفەسێ درێژ بێ، هەناسەت قوڵ بێ. ئەمە چۆن فێری منداڵ دەکرێ؟ بەڵێ لیاقی مەلەوانی جیاوازەکە لەگەڵ لیاقەکانی یاریەکانی کە چونکە مەلەوانی پێویستی بەوەیە کە نەفەسێکی درێژەیە بێ. کاتێک تۆ نەفەسێکی درێژە نەبێن ناتوانانی بەردەوام بمێنیتەوە لە ئاوەکەیان، ناتوانانی با بڵێن سەر خێراخێرا دەرنەکەی، ناتوانانی بەردەوامی لە مەلەوانی. بۆیە پێویستە هەناسە درێژیەکەی باشە هەبێ و هەروەها تەحملێکی باشە هەبێ بۆ ئەوی ماوەیەکی زۆر لە ناو ئاوەکە بمێنیتەوە. هەر کاتێکیش کە سەر بەرزەکەیتەوە بۆ نەفەس پێویستە مودەیەکی زۆر کەم بێ، چونکە هەتاکو سەر لە دەرەوە بێ تۆ بەرگری لە ئاوەکەکەی ئەو کاتە مودەیەکی کەمتر ئەڕیت. کەواتە مەمەسەد چۆن ئەم مەشخانە دەیتەوە و خۆت چۆن ڕاهێناوە لەگەڵ ئەو جوڵە سەرنجڕاکێشانەوە ئەو کارە ئەستەمانی کە تۆ ئەنجامێت؟ ئەمە چەند ساڵی پێویستە تا کەسێک وا بکات؟ ئەگەر با بڵێن من زیاتر سەرچاوی یۆگایی بەکارێنم، چونکە کەسێک ئەگەر بیێ نەفەسی درێژێ پێویستە بەوەی کە هەموو ماسوولەکانی لەشی خاو کاتەوە، هەروەها لێدانەکانی دڵی کۆنتترۆل بکە و سترێسی قەلەقی کەمتر بێ بۆی کە بتوانێت زیاتر لە ئاوەکە بمێنێتەوە. چونکە هەچ کاتێک کە تۆ جوڵەیەکەکەی ئەمە ئۆکسسیجین سەرفەکە، ئەمە ئۆکسسیجینێش کە سەرفێکە واو لێ تۆ کەمتر بەرگەیەوە بگری کە لە ژێرە بمێنیتەوە. بۆیە پێویستە کۆنتترۆڵی ماسوولەکانی لەش بکەی و کۆنتترۆلی ئەو هەناسەیەش بکەی و دوای ئەوە ئەو هەناسەیە بێ مودەتێک ڕای بگری و پاشان کە ئەمێنێتەوە لە سیەکانە بەکاری بێنیتەوە. کاتێک ئەم هەوایە لە سیەکان تاینەریتەوە بۆ سەر و دیسانەوە بەکارێنیتەوە، چونکە ئەو دوانە ئۆکسیدەی کە لە ناو جسمە ئەمێنێتەوە ڕێژەیەکی ئۆکسسیجینی تیاماوە تاکو تەواو هەمووی وەرگری زیاتر بمێنیتەوە. جا پێویستە لەسەر ڕاهێنەر کاتێک کە یاریزانێک دروست دەکات یەکەم جار هەناسەی درێژ بێ، چونکە کە هەناسەی درێژ بوو ئەم یاریزانەی تر ناترسێ لە ئاو، ئەتوانێت بمێنێتەوە، ئەتوانێت کۆنتترۆل بە تیکرارکردنەوە بە کۆمەڵە تەمرینکردن. ئەویش بۆ نمونە یەک لە تەمرینەکان هەناسەیەکی قوڵ هەڵەمژێر ڕایەگرێت. ئەمە وای لێکە ماوەیەکی زۆر لە ئاوەکە بمێنێتەوە. کاری بێژەریشە ئێمە ئیشی لەسەرەوەکەین. بەڵێ کە چۆن هەناسەوەڕێگریتەوە من لە مەلەوانیشە یەکەگرێت. بەڵێ هەیە بۆ گۆرانی وتنیش هەیە بۆ مەقاماتەوە پێویستی بە نەفەس درێژیە. یاخود تەمرینی کیان ئەوەیە کە هەموو هەناسەکە دەرەدەیت کە بۆ نەبەم شێوازە لێرە بۆ تانیەکەم سیەکان مێستەی چی هەواتیانەمەوە. ئەمە ئەجا ڕایەگرم کە ڕاتگرت فێری تەحملی بێهەناسەی یەکەی. کاتێکەتی تۆ لە ئاوەکە هەناسەکەی تۆ سیەکانە پەلەپەلە لێ ناکە، خێراخێرا داوای هەناسە ناکە، تەحمل پێیاکە. ڕاهێنانەوەی لەسەر ئەو بابەتی کە تۆ ئەتەوێت. ئەتۆی بڵێ لەشی ئینسان ئەتوانی چۆم تێ بەکاری بێنی. بەڵێ
کاتێکی تر تۆ ئەتەوێت قاج لێبێ ئەتەوێت دەست لێبێ یەکەم شت تۆ پێویستە بەوەیە کە هەناسە و کۆنتترۆل کردبێت کە هەناسە و کۆنتترۆل کرد بە ئاسانی توانی دەست و قاج لێبێ بەڵام ئەگەر بێت و هەناسە و کۆنتترۆل نەبێ یاخود هەناسە و کورد بێ تۆ هەر جۆڵەیەگەکەی یەکسەر داوای هەناساکە تۆ لە ناچاریا بێ جۆڵەکە بۆستێنی هەناسەیە هەڵمژیت ئەجا جۆڵەکە بکە ئەمەژی توای لێ پچڕە بێ ینی مامۆستا کە دایک و باوکان منداڵەکانی هێنن بۆ لای ئێوە بەڵێ مەترسیەکانی ئەوان چییە کە لەگەڵێەوە قساکەن تۆ باسی واکەی کە زۆر لەژێر ئاوە بمێنەوە کەمترین هەناسە بەکاربێنن چۆن قەناعەت بەم دایک و باوکاکەی کە ئەم منداڵە ئەتوانێت لەژێر ئاوە بمێنێتەوە هەموو کەسێک هەر لەسکی دایکیان مەلەوانە کاتێک کە هێتە ناو مەسبەح یعنی ئەو جوڵەی کە خۆشلکردنی کە لەسکی دایکیا کردوێتی لە ناو مەسبەح بیکە بەو شێوازە فێرە بێ بەڵام چۆنە لێرە کاتێک کە مناڵ وردە وردە مل ئەگرێ ئاشنا نەبووە بە ئاو ئەتراکەوێتە ژێرەوە چونکە هاوسەنگیەکە لە دەسەیە ئەوەی کە بڵین فەرقی هەیە مناڵێک بۆ گەورەیەک ئەوەیە کە ئەو ناترسێ و ملیشی بەرز ناکەین نە هەرچ کەسێک کە بچێتە ناو ئاوە خۆشلکە سەر ئاوەکە هەناسەیە هەڵمژێ خۆشلکە سەر ئاوەکە دواتر دەست کە بە جوڵە دەست و قاج دەبێتە تۆ ئۆڕی بەڵێ ئێستا وەرزی هاوینە ڕێژەی فێرخوازان ئارەزوومەندان تا چەند لە ئاستی پێویستایە و خەڵکانێک یەن ئەیانەوێ مناڵەکانیان فێری مەلە بێ یاخود تەنها خولێکی هاوینە بینە و دوورکەوێتەوە وڵای منەمێ ئەوە بە دایکان و باوکان بڵێم لێرەوە مناڵ 9 مانگ سعیەکان 9 مانگە خوێنێ پێویستە ئەو 3 مانگە نەبرێ بۆ دەورەیەشی ئینگلیزی یاخود تەقوێیەکی بابەتی کە با لە بابەتێکی وەرشیا بێ وەکو باسکە بێ تۆپی پێ بێ مەلەوانی بێ کۆنفۆ بێ شەترەنج بێ یەکێک لەو بابەتانەی کە یعنی ئەمانە زەڕورە بەڕاستی چونکە ئەویشی هەبێت و ئەمیش وەربگرێت بەڵێ بەڵام بە تەسەوری من ئەمە خۆم وایە بینم ئەگەر ئەو مناڵە تۆ 9 مانگ سعی بکات و دوای 3 مانگی هاوینەکە ژوازی لێنێنی هەر بیخیتەوە بەر سعیکردن کاتی نابێ بۆ وەرزشکردن تەمەنی چەندێکە و مناڵ ئەتوانرێت فێری مەلەوانی بکرێت بەڕای من ئەگەر بووی بگونجێ دایک و باوکەکە هەر مناڵ کە لە دایکە بێ دوای 2 هەفتە تۆتوانی بیخیتە ئاوە یا تەشتی ئای بۆ گەرمکەی بەس تەنها ئاشنەیەکی بە ئاو کە ئەم مناڵە ئاشنا بوو بە ئاو بڵێ ئەو مەترسێنیە کە لی بترسین نەخێر هیچ مەترسێکی نییە بگرە بێ ینی خۆشی بێ وەکو هاوڕێکی خۆی لەگەڵ یاابێ ینی کاتێک کە چووە باوەشی ئاوە هەست بە ئارامی بکە هەست بە فڕیم بکە هەست بە ئاسوودەی بکە هەست بە لایەنێکی دەرونی خۆش بکات مامۆستا تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود لە کاونتی خۆت کە ئەم ڤیددیویانە بڵاوەکەیتەوە بەڵێ تا چەند کاریگەری دروست کردووە لەسەر خەڵکانێک کە ئاەوێ فێری مەلەوانی بن ئەو ترسە نەمێنێ لایەن بەڵێ من ئەم ڤیددیوانەی کە ئیکەم هەڵبەتە هەر بۆن منە هەرچ کەسێک زەکاتێکە بێ با بۆن پارەیەکی هەیە زەکاتی لێیە عیلمێکی هەیە زەکاتی لێیە من وەکو زەکاتی عیلمی میهنەکەم حەزەکەم ئەوەی کە ئەیزانم لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی کەمەوە خەڵکی کەژی سفادەی لێ بکە بەم نیەتەوە من ئیشەکانەکەم خۆشببختانە زۆر خەڵک تەلەفۆنم بۆکانامەم بۆ نێرێڵە تەنها بە سیرکردنی ڤیددیۆکانی تۆ من چوومەتە ناو ئاوە ترسم نەماوە بە سیرکردنی ڤیددیۆکانی تۆ توانیمە زۆر پێشکەوم ئەمە زۆر هاندەرم بووە بۆ ئەوە بەڵام ئەو کارە جیاوازانە چی مامۆستا کە تۆ لە ماوەی ڕابردوودا کردوتە و بۆتە جێی زۆرترین سەرنجی کارە جیاوازەکان لەم ڤیددیۆی ئاخیرم کە کردم نوێشکردنەکە لە ئاواوە هاوڕێکی زۆر ئازیزم هەیە لە هەولێر کە زۆر پەیوەندیمان پتەوە بەردەوام ئێستا ئەمە ئەو ڤیددیۆیە کە تۆ لەناو ئاوە نوێژەکەی ئەمەی باسی ئەوم بۆ بکەین مامۆستا بەڵێ ئەم ڤیددیۆیە تقریبان ماوەی چەندێکی ویست 3 مانگی ویست تا تەمرینم لەسەر کرد یعنی ئەو ڤیددیۆی کاوای بینن هەر ئاوا ئاسان نییە یعنی ئەو ڤیددیۆیە یەکەم شت نابێ هەناسێکی زۆرە پێ بمێنێت چونکە گەر هەناسەکەم زۆر پێبێ سەر ئاواکەمەوە جا من ئەمە نەبێ بە خۆڵ کێشانەمەی کە باسیەکەم هیچ شەورێک نەماوە لە جانی منە ینی هەموو جانم ماسوولکەیە ڕێک بنی ئاواکەم ینی ئەگەر ڤیددیۆکانی کەم هەیە سیرکەی هەر بچمە ناو ئاواکە وەکو بەردێگەکەومە بنەوە ئەبێ و کەسە ینی زایف بێ ئەنج توانێت بن ئاوکە گەر خەڵەو بێ سەر ئاواکەوێتەوە ناتوانێت ماسوولکەی بێ بەڵێ بێ لەشی ماسوولکەی بێ و دواترە بێ نەفەسێکی درێژی هەبێ و ئەم میشەیکێشیکەی تکرارکردنەوەیشی ئەوێ ینی یەکسەرەوە نییە کە بڵم بڕۆیتە ئاوێکە و بتانی کۆنتترۆلی خۆ بکەی لە ئاوەکە
مامۆستا چەند خولەکی ویستووە تا ئەمە تۆمارکردەوە؟ ئەو ڤیدۆیە تقریبا سێ ڕکات نوێژەکەی. بەڵێ سێ ڕکات نوێژەکە چەند خولێک لەژێر ئەومایتەوە؟ بە هەر هەمووی تقریبا 2 دقە و 36 چرکە ماوە. باشە. بەڵام جیاوازی ئەو ڤیدۆیە لەگەڵ ڤیدۆی کە ئێستا ڤیدۆی کەمێت 4 دقە و 10 چرکە ماوەتەوە. ئەو ڤیدۆی کیان کە 4 دقە و 10 چرکە ماوەتەوە جوڵە ناکەم، بەڵام ئەمیان جوڵاکەم کە جوڵاکەم ئۆکسجین سەرفەکەم ناتوانم ئەم قورسرە بە تەشیدی ئێستا گەر ئەو 4 دقەیە بمتوانیا بمێنمەوە ئەم توانی 4 کاتیش بکەم، بەڵام لێرە لە سەر کاتایتر توانام نامێنێ سەر ئەبێ بێمە سەرەوە چونکە ئیتر ئۆکسجینی زۆر سەرفەکەم ئۆکسجین کەمەکە لە خوێنمەوە حەزی شەکەم زۆر گەنجان بێنە ئەو بوارەوە کە لە بواری ژێر ئاویە باش بن. ئەویش چییە من ئێستا و تەمنیانی کە یکەم لە یوتیوبەوە زیاتر سریە و یاریزانی عالەمیان ناکەم کە ناوی یوم هۆمفە زۆر ئیسفادەم لێ کردەوە لەگەڵیشە پڵەسی ئۆکسیمەتر بەکارێنم کە بۆی بزانم ئۆکسیجینم کەم ناکا لە خوێنە یعنی بێ بە وریاییەوە ئەمانە بکەیت چونکە ئەگەر بێت و تۆ ئەم هەناسەگرتنەی کەیکەی لە ناو ئاوەکەیە دەقەکانی خۆت نەزانی و زۆر زۆر زەختکەی احتیمالی سڕبوونی مێشکەیە چونکە کاتێک ئەو مەلەوانانە ئێستا پێوتێ بلاک ئەوت مەلێکی زۆر ینی ژێرئاوێکی زۆر ئەنجامێن ئۆکسجینی تر تەواو بێ لە جسمیان لە خوێنیان کە ئۆکسجین نەچوو بۆ مێشک وردە وردە سڕە بێ کە سڕ بوو وردە وردە کەوێتە ژێر ئاوەکە لە ژێر ئاوەکەیان مرێمە پێوترێ مردنی خۆش مردنێکی بێ ئازارە بۆیە بێت دایمە کەسێک ئاگادارە بێ و کات و وەختی خۆتیش بزانی لە چەندێکە پێت نامێنێ ینی تۆ گەر بۆن منە ئەمڕۆ توانی 2 دقە بمێنیتەوە نابێ یەکسەر بچی بۆ 3 دقە لە 2 دقە و 5 چرکەوە دەست پێ بکە دواتر بڕۆ بۆ 2 دقە و 10 چرکە. مامۆستا ئەمەوەکو چالەنجێک ڕاوگەیاندوتۆمە کەس هەیە دووبارەی کردبێتەوە؟ بەڵێ ناڵم ئەو هاوڕێم نایتوانانەمی قەناسراوە بە بۆرە چالەنجێکی کردوتی من دوور کاتی کرد کە ئەوش زۆر زۆر باش بوو و منەمێ لێرەشەوە بڵێم ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە زۆر یاریزانی کەمان هەیە لە من بەتواناترن لە من باشترن لە بوارێکی کەیە بەڵام من توانیمە لە بواری ژێر ئاویا ڕیکۆرد بشکێنم تەنان ڕیکۆردی عراقی ژێرەمەلەش کەشکاندومە کە 88 مترم بڕیوە بەبێ فین و بە فینەوە توانیمە 106 متر ژێر ئاوی بکەم کەمەش ڕیکۆردێکی نوێیە و کەم کەسەیە بتوانێت لە با بڵێن عراقی شاوە بکەم. باشە مامۆستا لە کاتی جێبەجێکردنی ئەم جوڵانە و ئەم چالێنجێکە ڕاگەینی ئێمە کە ڕۆکەی نەمەلەوانگانە خەڵکێکی زۆر تووشی گرژبوونی ماسوولکاون هیچ مەترسیەک لەسەر ئەمە دروست نابێت لەو کاتەیە؟ ئەو گرژبوونی ماسوولکەیە هۆکارەکەی بەزمان دووبوونە ئەگە جاری وایە کەسەکە لە خەوی شاوای لێت یعنی ئەگەر بێت و ئەو شوێنشی کە ئەوەستێ زیاتر پوزە دووەم شوێن کە لە پوست کەمترە وەستێ بنی پێە کە ماندووە بێ گرژە بێ گرژ بوو ئەبێ بە ئاگاداری کەسێکەوە یان خۆی هەوڵێکی زۆر باو بێتە قەراغەوە و کەسێکە بێت کە شارەزایی هەبێت بتوانێت خاوبوونەوەی بۆ بکە کە ئەویش من لە ڤیدۆکانمان باسم کردووە کە چۆن پوزی بگرێت چۆن خاوکردنەوەی بۆکە تا وردە وردە خاوە بێتەوە زیاتر لە کاتی جوڵەیە ئەمە ڕۆیە لە کاتی وەستانیشە لە کاتی جوڵەیە ئەو جوڵە بێ حەدەیەسە بۆن ئەگەر کەسەکە ئەحمایەکی باشی نەکرد بێ یەکەم دووەم کشاندن و سترێچینێکی باش نەکا وە شێلانێکی باشی بۆ نەکرد بێ وە پێشتریش ڕانەهات بێ کە ئەو قووەتە زۆری کرد بێ یەکسەر ئەچێتەوە ئاوەکە و دەسەکا بە قاچیانێکی بەقوت هۆکارە بۆی کە قاچی بۆستێ و بەڵام بە کاتی ئەم کارانی تۆکاییکەی بمانەوە کەمتر مەترسی ئەوەی لەسەرە ئەو جوڵانی مانەوە بەدەگمەن واولێت کرژبوون نییە ینی کرژبوونی ماسوولکە بۆ نایەت بەڵامەوەی کە بڵێن سڕبوونی مێش کرد یاخۆ سڕبوونی بەشەکانی جەستە مامۆستا باسی وت کرد کە لەوانەیە ڕێکۆردێکی نوێ بێ تۆ تۆمارێک کردووە بۆ زۆرمانەوە سام ئەم ڤیدۆیەم کە 88 مترە تا ئێستا نمبینیەوە کەس بتوانێت لە عێراقا 88 متر ژێرەمەلە بکە ئەوەش توانم تەبانم توانی زیاتر بکەم بەڵام لە ئێستا وەستاوم بەهۆی کە دەوراتی هاوینەم زۆر لەسەرەوە مامۆستا ئەوەی تر سێ مانگە پێویست بوو تاوەکو چالەنجی کردیکە بۆ ئەم زۆرمانەوەی 88 بەڵێ ئەمەی کە چەند دقێک مایتەوە چەندی پێویست بوو تا گەشتی بەمە ئەمەش تقریبا دوومان و سێمان تەمرینم بۆ کردەوە بەڵام کێشەکە لەوایە ئەبێت تۆ بەردەوام فۆتۆگرافەرێکە هەبێ ینی
من ئێستا کە ئەو ئیشاکەم ئەمڕۆ توانیمە سیرێکی 4 فڕۆنیەوە ڕۆم بەڵام لەو کاتیا تەسویر نەکراوە ڕۆژێکی کە سیرەکەی کەمەوە سترێسێکم بۆیە ناتوانم فۆتۆگرافەرەکەش لەناو ئەوەکە لەگەڵ ئەوەکە لەگەڵمان تەوان ئەبێ و فۆتۆگرافی بەکارهێناوە ئەگەر ئەو سنۆرکڵ بەکارێنێ سنۆرکڵێک بەکانێ سۆندەیەکەی کاتە دەمین لە ژێرەوە تەسویرەکەەوە بێ کۆمەڵە قورسایی هەیە لە خۆی ببەستێ بۆی سەر ئەو نەکەی و دەستی جۆڵەجۆڵ نەکە تەوانە و فۆتۆگرافەرانە ژەبێ ئەزمونێکی هەبێ خۆم ئەزمونەکانی فێرەکەم ئەڵم چۆنەکرێت و چۆن وایە بەڵام ئەو فۆتۆگرافەرانەش ئیزعاجەبن یانی تۆ جاری وایە من لە ڕۆژێکە بە 4 سەعات ڤیدیۆ یەکەم تاکو ڤیدیۆیەکی ڕاستم دەرەچێت سەرێکی 10 جار 20 جار هەوڵی ئەوە ماوە تۆ 4 سەعات تەسویرمان کردووە نەگەیشتینە تا ئامانج هەلێک ڕۆژە دووبارە هەلێک ڕۆژە ئیتر دوایتر ماندوو تەکە ئیتر تۆ لە دوای 3 ساعت بۆ 4 ساعت تواناو نامێنێت ئیتر ناتوانانی ئەو وزەی کە هەتە لە جسمی تۆیا بێتیت سەرفێگەی مامۆستا ئەم ڕیکۆردانی کە تۆ تۆمارێک کردو تەنها لای خۆت تۆمارکراون یاخود لە بەنمونە یەکێتی وەرزشیەکانی عێراق و هەرێمی کوردستان و سلێمانی بەڵێ ئەم ڕیکۆردە ئەسەر لەم با بڵین لە مەلەوانیە وەکو ڕیکۆرد کە دابنرێ بەس باسکەمە لەو پشتەمە لەو پەپولەمە لەو جۆرەکانی مەلە ئەم 4 جۆر مەلەیە کە معتەریفە وەکو ڕیکۆرد ناوەکانە نووسێ و بڵاوکرێتەوە بەڵام ئەمان نە چونکە کەم یاریزان هەیە بێت بڵێ من بابەتی ژێرئاویە تەحەداکەم یا ئالانگاریەکەمەوە باشە مامۆستا ئەمە تەنها لە ناو مەلەوانگەکانە ئەکرێ یاخود ئەتوانرێت لە ئاوی کراوەشە لە چەمە ڕووبارەکانە ئەنجام بدرێت بەڵێ ئەم شێوازە مانەوانە بەنزیکەی 30 بۆ 40 جۆری ڕیکۆردی هەیە ڕیکۆردێکمان هەیە بە زمانەوە لە ئاوایە ڕیکۆردێکمان هەیە بۆ قوڵیە ڕیکۆردێکمان هەیە پێوترێ بە مۆنۆفین فینێکی با بڵێن یەک تاکفینی گەورەیە قاچی تێکەی ڕیکۆردێکی کەمان هەیە بۆ دووریە ڕیکۆردێکمان هەیە بە بایفینەکرێت بایفین فینە تاکە درێژەکانە ڕیکۆردێکەمان هەیە هەر لە مەزبەح ئاکرێ هەمانە لە بەحرا بۆ قۆڵی کە ئەوان حەبلیان هەیە ئیتر ئەنواعی جۆری کە هەیە ڕیکۆردی کەمان هەیە ئۆکسجین بەکارێت ئێمە ئەکرێت چی بچیە وڵای بەداخەوە هیچی ناکرێت لە عێراقا تەنها منم کە ئەو شێوازە بەکارێنم هیچی کە نەکراوە و یەکەمین جاریش کە تۆپی ناو ئەومان کردووە كرة الماء طبعا منتخبي سليماني لقى منتخبي سيساق هابون كأو كات الشيخ نجم سرپرشتیاری منتخبی سیسایەکێکی خۆشم سەرپەرشتیاری منتخبی سلێمانی بووم و فکرەکەشم ئەوە بوو کێنا مەمەلاوانگەی چوارباخ و گۆڵەکانمان دروست کرد و کردمان ئەوەی یەکەمین جار بوو کەەوە کرێ ئەمانش کەم ڤیددیوانی کە ئەم ڕیکۆردی ژێر ئاویانە کە ئەکرێ یەکەمین جارەکە بکرێ لە کوردستانە. باش هیچ بیر لەو نەکردوەوە کە ڕای بگەێنی لە شوێنێکی دیکەیە چەند کەسیکەیە بێت ئەم چالەنجە بکات؟ بۆ ناو لە زۆرم حەز کردووە ینی باسم کردووە لە ڤیددیۆکان ئاڵم چ کەسێک هەیە ئەگەر مۆهیبەکەی تایە بابێ من هاوکاری بکەم ئەگەریش حەزەکە ئالانگاری بکە پێم خۆشە حەزەکەم ئالانگاری بکەین بۆی کە زیاتر پەری بێبین نەگوەکو ڕکەبەرایەتیەک بۆ خۆی مەلەوانی مەوهیبەیە یاخود فێربوونە لە بینی هەردووشیانە ینی هەم مەوهیبەکەی و هەمیش پەرەپێدانەکەیە یعنی ئەگەر کەسێک تای بێت مۆهیبەکەی تیا بێت توانێت زووتر فێرە بێت بەڵێ یعنی چەنە ڕاهێنەرەکەشی لاواز بێ ئەگەر خۆی ئەمەی تۆ بوو ئەم کاری تۆ زۆرمانەوە یەکەم شت مۆهیبەکەیە بەڵێ سابۆن منە کەسێک هەیە یاریزانێکم هەبوو ناوی ژیانەوە بوو تقریبەن بە ماوەی 2 مانگ توانی 30 متر جێرەمەلە ببڕێکە تەمەنی 8 ساڵ بوو و یاریزانێک کەم هەیە هەمیشە کە بە مۆنۆفینی بەکارهێنا تەنها ئەو ڕۆژەی کە وتم مۆنۆفینەکە بەکاربێنە توانی 25 متر ژێرەمەلی پێوە بکە ئەمە مۆهیبەکەی تایە یاریزانیش هەیە بە 2 ساڵ بە 3 ساڵ تۆ خۆتی لەگەڵا خەریکەکەی و حەزێکی زۆریشی بۆ هەیە بەڵام ئەو نەرمیە لە جسمیانی ئەو نەفەسە درێژەی لە سیەکانیان نیە سیەکی تەندروستی تاو پێرفێکتی نییە هیچ پشکنینێکەکەی لەو بارەیەوە گەژەوە نەوەڵە مەگەرەوەی هەر خۆمان بڵێن عادی نەفەست بزانین نەفەست چەند درێژە یاخود بڵێن عادی بزانین لیاقوت چۆنە چەندێک توانی بمێنیتەوە لە ئاوا سورعەتی تۆ چۆنە مەگەر بەو شێوازە اختیباریکی باش مامۆستا قورسترین کاریان کامە بۆ کە تۆ ئەنجام بداوە ئەوەی کە قورسین کار کردمێتم ئەو هەشتا ژێرەمە لێیە بوو چونکە فینم پێ نییە و
ئەبێت هەناسەیەکی زۆر هەڵمژی کە بەشی چوار فڕەت بکە و ئەبێ کەمترین جوڵە بکەیت و نابێت سەیری پێشەوە بکەی بۆی تەنانەت سەربەرزکردنەوە و سەرداخستنەوەیکی ژەمە نەفەسە لێبات. دووبارەکردنەوەیشی زۆری ویست هەتا چەند جاری وا بۆ کردومە چوار فڕەکەم کردووە سێرم کردو فۆتۆگرافەرەکەم توێتی وەڵایی لە فڕی سێمە دەستم هاتۆتە سەرەوە و غەڵەتم کردووە ئێتر دیسانەوە دووبارەم کردووە. تۆ پرسیار چ کارێکی دیکەی زەحمەت و قورس بەدەسێ لە بواری مەلەوانیە؟ وەڵای لە ئێستاە بیرم لە هیچی نەکرێتەوە ئەوانەی کە کردومە بەرنامەم بۆ نووسیوەتەوە دامڕۆشتەوە کە حەزم کردووە بیکەم بەڵام ئەوەی کامەیە بیکەم لەمە دووە دروستکردنی یاریزانە چونکە پێم وایە تر من بەسا قیمەتی ئەو قورسترین کارە بێگومان ها بەڵێ چونکە تۆ تەعاملکردن لەگەڵ کەسێکە لەگەڵ نەفەسێکە ینی تۆ چۆن ئەم یاریزانە دروستەکەی چۆن تەعاملی لەگەڵاکەی ئەوە شمێ ئەم ژێرئاویە بەڕاستی پەرەی پێبم لەو یاریزانانی کە و مەوهیبەیان تیابی دۆزمەوە. زۆر سپاس مامۆ سەبەرهەم سەلامەتیت بۆ هیوادارین چەندین پاڵەوانی نوێ لە بواری مەلەوانی ببینین. زۆر سپاس ئینشاءالله. سەلامەت بیش دووبارە بەخێر بیت.